خۆشەویستان ئەمڕۆ 22 ساڵیادی دامەزراندنی کۆماری کوردستانە کە بێگومان بە کۆماری مەهاباتیش ناسراوە، چونکە کۆمارەکە لە شاری مەهاباتی خۆشەویستی ڕۆژهەڵاتی کوردستان پێشەوە قازی محەممەد و کۆمەڵێک لە هاوڵەکانی لەو سەردەمەدا ئەم کۆمارەیان دامەزراند. ئێمە ئەمڕۆ باس لە ئەم کۆمارە دەکەین، هەرچەندە تەمەنی زۆر کورد بوو، ساڵێکی نەخایەن بە دیاریکراوی تەنها 11 مانگی خایەند، بەڵام بزانین گرنگی ئەم کۆمارە لە چیدایە و ئەم کۆمارە توانی چی بکات و ئایا ئەم کۆمارە بۆ ڕوخێنرا و بۆ پێشەوایانی ئەم کۆمارە بە تایبەت قازی محەممەد و سەدری قازی و کۆمەڵێکی دیکە سەیفی قازیان لە سێدارە دران هۆکاری ئەوە چی بوو بۆ ئەم کۆمارە ڕوخێنرا بۆ تەمەنی کورد بوو. ئایا لە ئێستادا دوای نزیکەی ئەتوانین بڵین 60-70 ساڵ لە دوای ئەو ڕووداوە ئایا ئێستا مێژوو دووبارە بۆتەوە بە هەمان جۆر و ئەدەبێت کورد چی بکات بۆی کە بتوانێت لەسەر پێی خۆی بوەستێ و بتوانێت هەرێمێک کۆمارێک چوزانم دەوڵەتێک هەر شتێککە بۆ خۆی بنیادیانێت بتوانێت دەستی پێوە بگرێت و بەردەوام بێت. بۆ ئەم بابەتە ئەمڕۆ میوانداری زۆر بەڕێز دکتۆر ژیلوان هەڵەدنی پسپۆڕی مێژووی هاوچەرخمان کردووە کە بەڕێزیان بەوردی لەم بارەیەوە شارەزان و تەنانەت چەند کتێبێکیان لەسەر ئەم بابەتەش نووسیوە. دکتۆر بەخێر بێت. کاکتۆر بەخێر بێت. سپاس بڵاو دەبوون. دکتۆر لە ساڵی 46 کاتێک کۆماری کوردستان لە شاری مەهاباد بیزاد لە چوارچرای شاری مەهاباد دائەمەزرێ و ڕائەگەێنرێ، گرنگی ئەم کۆمارە بۆ کورد لەو سەردەمەدا و تا ئێستاش ئەتوانین بڵین چی بووە؟ پێشکی بەنای خۆی گەورە مهێربان، سپاس بۆم دەرفەتە و ڕێز و سڵاو بۆ بینەران و بۆ بیسترانی کاناڵە جوانەکەتان. دیارە کۆماری مەهاباد و دروستکردنی لە چوارچرایان لە شاری مەهابادی ئەمڕۆ کە پێشتر پێیان دۆ ساڵاخ پێشینێکی مێژووی هەبوو و تا ئەتوانین بڵێن چەند هۆکارێک بۆ مای دامەزراندنی. هەر لە سەردەمی لە ساڵی 1925 کە ڕەزا شا حکمی ئێران ئەگرێتە دەست لە ئەنجامی کودتایەکی تقریبا نیمچە سەربازی کە زۆر جارکردن کودتای سپی چوتوانی مەسەلا ئەحمەد قاجار کە لە ڕۆیشتوو بە ئەوروپا جوای بۆ نرکەنێتەوە و خۆی دەسڵاتەگرێتی دەست و خۆشی تاجەکە خاستەری خۆی و بە شای ئێران ئیتر سیلسیلەی پەهلەوی لەو کاو دەست پێکا. طبعا هاتنە سەرکاری ڕەزا شا بۆ مێژووی ئێران بەتوانین بڵێن وەرسەرخانێکی گەورەیە لە مێژووی فارس، چونکە ئەو کاتە ئێران تووشی شەڵەژانێکی گەورە بوو لە دوای جەنگ یەکەمی جیهانی و کۆمەڵە ناوچە خەریب و دابڕان لە ئێران لە خوار و عەرەبەکان بە سەرکرداری شێخ حەسعەل توانی بیان بەشێکی گەورە مەسەلا ناوچەکانی ئەهوازی عەرەبی حکم کەن و وەگەڵە حسابێکی ئەوتویان بۆ ناوەند ناکرد. لە باکوورە شێخ محەممەدی خیابانی و گەیلانەکان لەم لاوە مەسەلا دەسڵاتی سمکۆی شکاک مەسەلا لە بلوچەکان ئەتوانین بڵێن ئەو ڕەزا شا توانی تقریبا سنترالیزمێک واتە مەرکەزیەتێک لە ئێرانە بچەسپێنێ، بەڵام ئەو مەرکەزیەتەی لەسەر حسابی نەتەوەکان لەسەر حسابی ئەو کەمە نەتەوانەی کە لە ئێرانە ژیان. تامان یەکێک لە کارە هەرێک بڵێن گرنگەکانی ڕەزا شا ئەوە بوو کە توانی مەسەلا ئێران یەخا، بەڵام ئەم یەخستە چۆن ئەم یەخسەوەکو باسم کرد لەسەر حسابی چەوسانەوەی میلەتانی تر بوو، لەسەر حسابی چەوسانەوەی ئەو نەتەوانە کە لە چوارچێوە ئێران ناژیان. محەممەد ڕەزا شا عفوان ڕەزا شا بڵێن کە تقریبا لە 25 تا 41 حکومەکەی بە چەند سیمایە جیاگرێتەوە. ڕەزا شا زۆر معجبی کەمال ئاتاتورک بوو، زۆر پێی سەرسام بوو، چوو کەمال ئاتاتورک لە ساڵی 1923 کە تورکیای نوێی ڕاگەیان کۆماری تورکیا ئەو دەستی کرد بە ناوەندگەرایی و کۆماری و سێکۆلاریزم واتە ئەلمانیەت و دابڕنی دین لە هەموو کنج و پنتەکانی مەسەلەن دەسەڵاتی سیاسی لە تورکیا. لە سەردانێکە ڕەزا شا زۆر پێی معجب بوو، هەوڵیدا ئەمە لە ئێرانیشا دووبارە بکاتەوە، بەڵام بە حکمێکە کۆمەڵگای ئێرانی نەریتی ترە و ڕێگوڕیشەی قوڵتری لە مەسەلە دینی و مەزەبەکان هەیە کەمتر ئەوی بۆ چووە سەر، بەڵام ئەم بە زۆر و زۆرداری خۆی توانی مەسەلەن کۆمەڵی خاڵ پسەپێنێ. هیچ لەو شتانە قەدەغەکردنی جلوبەرگی کوردی ئەوەیش شێوازی جلوبەرگی یەخز، بەڵام یەکێک لەو شتانە کە بڵێ وەکو شەوسانەی نەتەوەی حسابی بکەین جلوبەرگی کوردی قەدەغە کرد کە دواتر چەند هەڵگەڕانەوەیکی لێکەوتۆن لە ناوچەکانی هەورامان و لە ڕۆژهەڵاتی لە باشووری ڕۆژهەڵاتی کوردستان و منتیقەیە تامان لەوێ بووی نەچوە سەر، بەڵام ناوچەکە شارەکان توانین بڵین تا ڕادێک ئەم سیاستەی سەپان و هەروە کڵاوی پەهلەوی و هەروە قەدەغەکردنی زمانی کوردی و زیندانیکردنی
ئەو نووسەر و ئەو بیریار و ئەو کەسە ناڕازانی ناو ئێران و ئەتوانین بڵێن حکمێکی دیکتاتۆری پێڕەو کرد و ئەو حکومە دیکتاتۆریە بۆی کەوا کۆمەڵە دەستە و گروپی نهێنی دروست بن دژ بە حکومەکەی تاوای لە هات مەسەلەن گروپی 53 کەسی کە چەپ بوون ئەوانەشی هەموو زیندانی کرد تەنها نەیتوانین لە ناوچە کوردەکان بگەڕێ زۆر سنترالیزمە بکات و ئەوانە بەڵام مهمە توانی مەسەن چەسانەیەکی زۆر لە ئێران پێڕە بکە ئەو ئەمە بۆ مای ناڕازاتێکی زۆر گەورە هەر بۆیە کاتێ کە جەنگی دووەمی جیهانی هەڵەگیرسێ بڵێن خەڵک وەگەڵە بە هیواوە سەیری هاوپەیمانەکەن کە بێ ئەم حکومەیان لەسەر لابەرێ جا لە بیریشمان نەچێ ڕەزا شا لە ساڵی 1930 و تقریبان 38 بۆ 39 پەیوەندێکی زۆر بەهێز لەگەڵ هیتلەری شابەستێ لەگەڵ نازیەکانی ئێمە گەر سەری مێژووی نازی بکەن مێژوێکە لە ڕەگەزپەرستی بەڕاستی بۆیە ژمارێکی زۆر لە ئەو خاوەن کارانە کاتبوونە ئێران نازیەکان واروها پێشش هزار خەڵکی ئەفسەری هەنابوو تەدریبی سپاکەیە کرد ئەمە بووە بۆ مای ئەوەی کەوا هاوپەیمانان ئەمریکا و بەریتانیا و فەڕەنسا و رووسیاش کە هاتبووە پاڵ هاوپەیمانەکان دروست کرد بوو کوتلێکان دروست بوو ئەمریکا دواتر هاتە ناوە و ئەمە بۆی کەوا ناڕازاتی خۆیان لەم کارانەی ڕەزاشا دەرببڕن هەر بۆیە لە ساڵی 1940 ئەڵتیماتۆمێکدەن بە ڕەزاشا کە واز لە پەیوەندیەکانی لەگەڵ ئەڵمانی نازی بێنێ و ڕێڕەوی هاوکاری بۆ ڕووسەکان بکاتەوە لە ئێران لە باشوورەوە چکە ئینگلیزەکان ناوچەکانی عراق بیرمان نەچێت لەو مەنتیقە و لە خەلیجوان سڵاتیان نەبوو و هەوڵیاندا کە خەریب و ڕووسیا ئاشکا چوو هیتلەر تا ناڕاستی نزیکی لینیگراد و ئانە سوپاکەی هێنابوو و بەشێکی زۆری ئەوروپای ڕۆژهەڵاتی داگیر کردبوو و ئەویست بە تاوی رووسیا تێک بشکێنێ و ئەو پەیمانان ئەمایان پێ قوت ناچوو داوای ئەوان کرا ڕێڕەوێک بۆ هاوکاری بدۆزنەوە ئەم ڕێڕەوە دۆزینەوەش و باشترین ڕێگەکانی ئێران بوو هەر لەبەرەوەکەوە هەموو دەبێ واز لە هاوکاری هاوپەیمانە دژەکانی ئەمریکا و بەریتانیا بێت کە بریتی بوو لە نازیەکان و یابانیەکان و فاشیەکانی ئیتالیا ئەمە وای کرد ڕەزاشا جوابی ئەڵتیماتۆمەکەی نەدانەوە ئەو مەزەکەری کە پیانە و ئەوەش بۆی کە لە 16 ئەیلولی ساڵی 1940 لە دەسەڵات لای بەرن و محەممەد ڕەزا شای کوڕی محەممەد لە حەڤەی ئەیلول سوێنی بڵێن یاسایی ئەو کاتەی شایی خواردو بوو بە شا بەڵام ئەمە چی کرد ئەمە بارودۆخێکی دروست کرد بۆ شایەکی گەورەی لە ئێرانە دروست کرد چونکە ڕووسەکان لەسەرەوە هاتبوونە تا ناوچەکانی مەهاباد هاتبوون لە باشووریشەوە بەریتانەکان تا ناوچەکانی کرماشان و سەر کرماشان هاتبوون ئەو بینی کەما بۆ تاران لە دەستی دەسڵاتی ناوەندیا بوو ناوچە کوردیەکان تقریبا بەشێکی زۆری سەربازی ئەرتەشی بڵێن ئێرانی لێ نەما بوو ناوچەکانی باکوور لە دەستی ڕووسەکانە بوو ناوچەکانی باشوور لە دەستی ئینگلیزەکانە بوو ئەمە بۆشایەکی سیاسی و ئیداری دروست کرد ئەم بۆشای لەلایەن نووسەران و بریاران و وەگەڵێ سیاستوانان و ئەو کەسانی کە نخبەی کوردین خۆزرایەوە لە سەرەتادا لە ناوچەکانی ئەتوانین بڵێن لە مەهاباد و ئەو مەنتیقەیە بڵێن بزوتنەوەی یا حیزبێک یا ڕێکخراوێک دروست کرا بە ناوی ئازادی خوازان لەسەر دەستی دکتۆر زەندی ئەمە یەک دووەمیش هەر لەو ناوچەیە کۆمەڵی گەنج و لاو شت کۆبنەوە کۆمەڵی جوانانی کورد دروست دەکەن بە سەرکەوتی غەنی بولوریان کێشە و لە سیاسەتدارەکان و لە 2011 لە پێم وایە لە ئەڵمانیا کۆچی دوای کرد ئەم دروستکردنی ڕێکخراوانە واتە ئیتر وەردەوردە ئەبێ ئاڵنگاری بۆ مەسەلەکان بۆ مەسەلەی کورد وانە بدۆزنەوە طبعا دواتر لە 1942 ژێکاف دروست دەبێ طبعا لەسەر یەکگرتن و لەسەر داروپەردووی ئەم ڕێکخراوە بچووکانە دروست بوو لەوە یەکێک لە بڵێن دەرەنجامەکانی ئەم بۆ شایە سیاسی کە باسماکە دروست بوو ئەوە بوو کە بەڕاستی شاری مەهاباد و چواردەوری وەگەڵێ چۆڵ بوو ڕووسەکان دەسڵاتی ڕووسەکانیش لە ڕووی سەربازی نهاتبوون هەر تەنها کۆمەڵ وەگەڵێ خەڵکی ڕایشکاریان نردبوو ناوچەوە لەگەڵ خەڵکی نخبەی و مەنتیقە کۆبوونە بۆی تاڵانی نەکرێ و مەسەلەن وەزعەکە زیاتر نەشێوێ و هەروەها ئەو دام و دەستگا ئیدارەنی کە هەیە تێک نەچێ بۆیە ئەبینی خەڵکی مەهابادیش وەگەڵێ و ڕۆژهەڵاتی کوردستانیش ئەو کاتە ئیتر وردە گەشتمە سەر قەناعەتێکەوە حکمێکی نیمچە خۆبەڕێوەری بۆ خۆیان دروستکەن بە تایبەتی لە غیابی حکمی مەرکەزی و لە غیابی ئەو مؤسساتانی کە هەبوون لە ساڵی 1942 کە ئەتوانین بڵێن مێژوێکی گەشتە لە ڕۆژهەڵاتی کوردستانە لە 16 ئابی ئەو ساڵەیە کۆمەڵە کەسایەتی وەکو عەبدوڕەحمان زەبیحی و حوسێن فروهەر و 12 کەسن لە باخی حاجی داود یا مەلای حاجۆکی پێڵەن لەوێ کۆبنە و ڕێکخراوی ژێکاو یا ژیانەوەی کورد دروست دەکەن
تەمان دروستکردنی ڕێکخراوی ژیانەوەی کورد ئەتوانین بڵین قۆناغێکی گەورەیە لە بڕینی هەستی نەتەوەی بەرەو مەسەلەن بەرەو گەڵاڵە بوون و بەرەو دروستکردنی ڕێکخراوێک نەتەوەی وەکو ژێکاف سەر وردە ببین سەر کۆمارەکەش ئێمە کاتمان زۆر کەمە ئەزانم تەمانەوەی تاریخ تۆ نەیبسڕێنی سیسیلە بەڵام لەبەری کاتمان کەم فراوکەین بەڕێی من بە زووی بیتە سەر کۆمارەکە باشترە. گرنگی دروستکردنی ژێکاف ئەو بوو کە بوو بە بنەمای دروستکردنی کۆماری مەهاباد. ژێکاف چەند کارێکی گرنگی کرد. یەکێک لەو شتانە مەسەلەن توانی گۆڤاری کوردی دەرکا وەکو نیشتیمان، دوای ڕۆژنامەی کوردستانی دەرکرد. بەڵام پێشەوە مەسەلەن لە ساڵی 1944 لە 1945 قازی محەممەد کە کەسایەتێکی بە ناوبانگی شاری مەهاباد و هەر ناوچەکەش بوو بە ئەتوانی وەریان گرت و بە نازناوی بینایی و دواتر بوو بە ئەتوان بڵێ سەرۆکی ڕێکخراوەکە و دواترش ناوکەی گۆڕا بۆ حیزبی دیموکراتی کوردستانی ئێران مەسەلەن. و دروستکردنی حیزبی دیموکرات و هاتنی قازی ڕێگە خۆشکەر بوونکەوە مەسە خەڵکێکی چواردەوری خۆی هانی بن و داوای لێ بکەن وردەورە ئیتر خۆبەڕێوەبەرێ دروستکە. و ئەوە بوو لە 22 ساڵی 1946 لەو شوێنێک ێسا پێڵەن چوارچرا یان لەو دەشتەیە لەو کەتە دەشتێک بوو ئێوە توانی کۆمار ڕابگەێنێ. ئەتوانین بڵین ئەو کارنێک کە پێشتر ژێکاف کردوی هەر لە دەرکردنی گۆڤار و ڕۆژنامە و دواتریش هەڵکردنی ئاڵای کوردستان کە ئاڵا شێوەی تقریبان لە ئێستا ئەچوو بەڵام ئەو گوڵەگەنمێک و قەڵەمێک و خۆرەکە جیاواز بوو تۆزێک و ئەمە ئەتوانین بڵین کارێکی گرنگی نەتەوەی بوون و سمبولی ئەتوانین بڵین نیمچە خۆبەڕێوەبەری ئەو کۆمارە بوون کە بەناوی کۆماری کوردستان لە مەهاباد دروستیان کرد. و وەکو جەنابەت فەرمووت کاتێکەمە باسی گرنگی کۆمار بکەین، گرنگی کۆمار لە چەند شتێکا دەرەکەوێت. یەکەم دروستکردنی خۆبەڕێوەبەرەتی کورد بۆ یەکەم جار لە مێژووی ڕۆژهەڵاتی کوردستان لە دوای سمکۆ. سمکۆش تقریبا توانی وی سمکۆشکار هەنێک ناوچە بەڵام ئەو کاتە چوو هەر لە شەڕابوو زۆر ئیستیقراری وەرنەگرت، بەڵام ئەتوانین بڵین ئەو کاتە بەهۆی بۆشایی سیاسی و ئیستیقرارێکی سیاسی وەرگرتە بوو. لە شوباتی 1946 واتە چەند ڕۆژە دوای کۆمار هەیئەی ڕیاسی میلیان دروست کردواتە وەکو بڵین ئەنجومەنێکی وەزیران کە بابا شێخ بڵین سەرکردایەتیە کردو و دواتر چەند وەزیرێک 16 وەزیر و مەسەلەن بەڕێوەبەری ئەو کاتی هەبوو و هەموو وەزارەتەکانی تیا بوو. و یەکێکتر لە خاڵە هەرە گرنگەکان ئەوە بکەوە هەوڵیدا سوپایەکی میلی دروستکە و ئەو جەنەڕاڵەش کە ناویان دێ لە مێژووە هەر لێوە. و یەکێکی تر لە هەرە خاڵە گرنگەکان ئەتوانین بڵین ئەوە بوو کە ڕادیۆیشی ینی ڕادیۆشان هەتا بازداگە ڕادیۆشان دەناو لە مەهاباد بۆ گانی دەنگ و باس و ئەو ڕێنمانەی کە حکوومەتەکە دەریەکە. ئەگەر سەیری ئەرشیفی ڕۆژنامەی کوردستانی ئەو سەردەمە بکەین ڕێنمایی زۆر جوانیان دەرکردووە بۆی کە بتوان حکمێکی مەدەنی وردەوە دروست بکەن و خێڵ و بنەماڵەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بێنە سەرباریەوەی کە کورد دەتوانێت خۆی بەڕێوەبەرێ. بۆ منە هەڵگرتنی چەک لە شارە قەدەغەیە، وەرگرتنی بەرتیل و ڕەشوە لە دایرەکانە قەدەغەیە، هەر کەسێ ئەوە بکات سزای تو نەدرێ، زۆر ڕێنمایی جوانیتیایە. و یەکی تر لە کارە هەر گرنگەکانی کۆمار ئەوە بووکە پەیوەندیی باشیان لەگەڵ سۆڤێت تەمان بیرمان نەچێت لە هۆکارەکانی دروستکردنی کۆماری مەهاباد هاتنەوەی سوپای سووری سۆڤێت و هەروەها هاوکاری سۆڤێتەکان بوو بۆ بڵین قازی محەممەد و هاوکارانی لە دروستکردنی ئەو کۆمارەیە. و پێشتریش قازی محەممەد و هاوڵانی دووجار سەردانی باکویان کردبوو لەوێ سادانەی رووسیان بینی بوو. لە جاری تقریبا لە نیسانی 1946 ئەتوانین بڵین لەگەڵ کۆماری ئازەربایجانشەکە هاو زەمان چەند مانگێ تقریبا مانگێک و دوسێ ڕۆژ پێش کۆماری مەهاباد ڕاگەنرابوو لەگەڵانشا پەیوەندیان بەست، پەیوەندی سیاسی، ئابووری، کۆمەڵایەتی و هەروەها پەیوەندی خوێندن فەرهەنگی و هەروەها یەکێ لە کارە هەرگرنگەکانی کۆماری مەهاباد ئەوە بووکەوە کۆمەڵی خوێندکار، کۆمەڵێ بڵین ئەو خوێندکارانی کە لە مەهاباد گەنج بنەوە کاتە ناردنی بۆ باکۆ بۆ سۆڤێت کە هەنێکیان بەداخە ینی کە هاتنەوە بەسەر ڕوخانی کۆمارە هاتنەوە وانێک شەهر نەهاتنەوە تا تقریبا شادی بەرشیان بەدەست. باشە کاکتۆر با پرسیارە بکەین دەوترێت بەشداری ژنان لە سیاسەتدا لەو کاتەدا بوونی هەبووە و مافی کرێکاران و چینی زەحمەتکێش لەو کاتەدا لە بەرچاو گیراوە کەمە نەتەوایەتیەکان لەویادا و لەگەڵیشیە لە بواری ئابووریشدا زۆر بەرەو پێشەوە چووە. ئەم لایەنانە تا چەندێک گرنگ بووە لە کۆمارەکەدا کە بوونی هەبووە. بەڵێ یەکێتی لە کارە هەرگرنگەکانی کۆمار بە سیلسیلە ئەو کارە ناگەر نەیبچڕێنی ئەوە بکە گرنگێکی گەوریان بە گەنجان و لاوان و ئافرەتانی ژەدا
بۆ نمونەیەک لە کارهەرێک بکەنەوە قوتابخانەیان کردەوە قوتابخانەی مەسەلەن تایبەت بە کچان وەرگۆڕینی ناوی قوتابخانەکان کە پێشتر ناوی پەهلەوی و کۆمەڵەشت بوو بە ناوی گەلاوێ ژوانە و هەروەها یەکێتی ئافرەتانیشان دروست کرد بە ناوی یەکێتی یایانی کوردستان کە خێزانەکەی قازی سەرۆکاری ئەو کۆمەڵەیە کرد و هەروەها ئەتوانین بڵێن یەکێکتر لە کارەکانی ئەو بکەوە قازی محەممەد هەوڵیدا مەسەلەن خۆی دەست پێش خەر بێ لە کۆمەڵەشتا لە کۆمەڵە کارە لەوەی کە باسی بە قوتابخانەی کردەوە خۆشی مناڵەکانی ناردە بەر خوێندن بەدەر لەوەش ئەتوانین بڵین هەر ناوی قوتابخانە گۆڕیان بۆ کوردی و دواتر هاندانی کچان بۆ جا خوێنی شەوانە شەوڵێندا بیکەنەوە بەڵام بە حکمیەوە تەمەنی کۆمارەکە کەم بوو یان زەمان بەڕاستی ئەزمونە یعنی ئەزمونێکی زۆر کەمە ئەتوانین ڕخنی لێ بگری بڵام ناتوانین زۆر وەگەڵ بچیە ناو ڕخنەکانە بڵێ بۆ ئەمە کرا بۆ ئەوە نەکرا چون یان زەمان بەتاوی لەو وەزع ناستیقرارەی ڕۆژهەڵاتی کوردستان کە مەسەلەن وردەورە بەریتانیەکان هەوڵیاندا کە دەساتکەی محەممەد ڕەزا شا کە تازە هێنابوێنە سەر تەخت و ئانە بەهێزی بکەن لەولاوە ڕووسەکان کەوتبوونە ململان لەگەڵ ئەمریکیەکانە و لەولاوە دەسەڵاتی ناوەند خەریب و بەهێزە بۆ و ئیمتیازی نەوتێدا بە سۆڤێت و بەریتانەکان بۆی کە دەساتەکە بەهێز بێتەوە و وردە مەسەلەن سوپایانی هەنایە پێشەوە بە ناوچەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و هەوڵیاندا ناوچەکانی سەقز و ئەوانە بەتاوێت لە هاوینی ئەو ساڵای کۆمەڵە شەڕ ڕوویدا لە بەرەکانی سەقز و بانەوانە هەوڵیاندا بیگرنەوە و دواتر دووسێ جار مەسەن قازی و هاوکارانی ئەچون بۆ تاران و هەوڵیانداکەوە ئەم دەسەڵاتە بە شێوەیەکی فەرمی مەسەن هیچ کە نەبێت دانپیانرا بێت لە ناو دەستوری ئێرانوانە و بەشداری هەڵبژارنەکانی ئەو کاتەشیان کرد ینی بەشداری هەڵبژارنەکانی ئەو کاتی بڵێن ئەنجومەنی بەگەڵی پەرلەمانی ئەو کاتی ئێرانیشان کرد بە هیوایەکە ئێران دان بەم کۆمارەیە بنێ یا هیچ کە نەبێت مەسەن بتوانێت ڕێوشوێنێکی یاسایی یا قاڵبێکی حەسانێکی یاسایی بە خۆی دروستکە بەڵام حکمی کە مودەکە کەم بووە ئەتوانین بڵین ینی لە ساڵی 1946 سەرەتاکانی جەنگێکی دروشخان لە دنیا دەست پێ جەنگی ساردی پێڵن یعنی سەرەتای ڕوخانی کۆماری مەهەوە سەرەتای دروستبوونی جەنگی سار بوو ئێمەش لەگەر سێری هۆکارەکانی دروستبوونی جەنگی سارد و ئەو ململانەی کە ناو جەنگی ساردا و بکەین ینی یەکێک لە قوربانەکانی کۆماری مەهاباد بوو دکتۆر تەنها دوو خولە کاتمان ماوە پرسیارێکەکەم دوو بەشە هەوڵ بین لەم دوو خولەکەی وەڵامیێتەوە یەکەم زۆر جار کە بارودۆخی ئێران تێگەچێ یان بنەوەیەگە بێ ئەبینین بەشێک لە کوردەکان باز لە کوڕی شاکەن کە ئەو بێتەوە سەر حکوم بەپێی ئەو مێژووی تۆ باست کرد جەماعەتی شا ئەوەنە باش نەبوون بەرامبەر بە کورد و ئێستا ئێمە وانی کابێمە هەڵەیە گەر ئێمە داوا بکەین بەڵێن کوڕی شا بێتەوە حکوم ئەمە یەک دووهەم کۆماری کوردستان کاتێک پشت دەبەستێ بە بەریتانیا و بە یەکێتی سۆڤێتی و کاتا دوجار ئەمانە پشتیتیەکەن ئەڕوخێ ئێستش مێژوو دووبارە نابێت و پێمان ناڵێ ئێمە با ئەوەنە پشت بە وڵاتان و بە بێگانە نەبەستین بە دڵنیایی ئەوەی بەنسبەت پرسیاری یەکەمتەوە بەڵێ تەمەن کۆماری مەهاباد بۆکو باسم کرد مودەکەی کەم بوو ینی ئەو مودەی کە دروست بوو و دواتر مەسەلەن ڕووخاوانە کەم بوو و یعنی فریا ئەوە نەکەوت کۆمەڵە چاکسازی ترکا لە بوارەکانی سیاسی ئابووری کۆمەڵایەتی و خۆی بەهێز بکە و تەمان پشتبەستن بەو ئێماگەر ئەبێ دایمە لە مێژوە پند وەرگین ئێماگە سێری مێژووی ڕاستە ئێستا داوای کوڕی شا بکەین زۆر غەڵەتە زۆر غەڵەتە بۆ کورد هەڵەیە لەبەر یەکەم هەر خۆشی لە ڤیدۆیەکە ڕایگەیان کە و بڕوای مەسەلەن بە نییە بە جیاوازی میلیۆنە نییە ئەو تەنها ئیش لەسەر فارسەکانەکە ئەمە غەڵەتە و بزانام حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستانیش ئەو وینان لە دوانیان ڕدایە و ئەوانە و ئەوانەشی کە پشتگیری کوڕەکەی شابوون لە ڕابردووە بزانام پەشیمان بوونەوە بەو نیسبەت بەشی دوایین پرسیارەکەی جەنابەت تەبعاً پشتبەستن بە زلێزەکان تا ڕادەیەک مەسەلەن ئەمە تاکتیکە نابێت استراتیژ بێ ئەی نابێت ئەمە استراتیژ بێ و بێت تاکتیک بێ ئەو کاتێک کە زلێزەکان بەرژۆندیان لەگەڵ هەنێک بەرژۆنی تۆ یاگونجێ ئەمە شتێکی واردە لە هەموو جیهانە پەیوەندی دیپلۆماسی گرنگە ڕاستە وەکو چۆن لە ساڵی 91 مەسەلەن ئەوروپیەکان و مەسەلەن ئەمریکا ئەوان هاتن و وەگەڵێ دژە نەفرین مەسەڵی کە پێڵن کە ئێمە پاراست ئەوە گرنگ بوو مەسەلەن بەڵێ ئەوە گرنگ بوو بۆ دروستبوونی هەرێمی کوردستان ئەو کاتەش کە کۆماری مەهاباد دروست بێ گرنگ بوو کە پشت بە سۆڤێتەکان ببەستێ بەتابەت لە بواری لۆجستی و ئەوانە و هەروەها لە بواری مەسەلەن عەسکەریە و هاوکاریش بوون بەڵام لە دوایە هۆکارە دەرێچیەکان هۆکارە جیهانەکان زۆر لە توانای قازی و هاوکارانی گەورەتر بوو چکۆکو باسم کرد ئەمریکا هەڕەشەی لە یەکێتی سۆڤێت کرد بەپێی کۆنگرەی تاران و یەڵتا بوو بکشایەتەوە ئەوەی چێک بوو لە بەندەکانی یەڵتا کە بوو
هاوپەیمانان لەو شوانەی کە داگیریان کردەوە بەدەل لە ناوچەکانی خوان ئەبێ بکوشێنەوە. ئەمریکا هەڕەشەی لێ کرد و ئەو بووە سەرەتای دروستبوونی جەنگی سەرۆک و باسم کردەوە، یعنی ئەوە شتێکی واردە لە مێژوان. و ئێستاش مەسەلەن ئێمە ئەگەر سەیری مێژوو بکەین لە ڕۆژهەڵاتی کوردستان مەسەن لە باکوور لە ڕۆژئاوای کوردستان هەیە، زروفەکان بە پێی جیاوازی جیۆپۆلیتیکی ناوچەکان ئەگۆڕێ. لە ڕۆژئاوای کوردستان مەسەن لە 2011 خۆ بەڕێوەبەرێتێک هەیە تقریبا ئەتوانین بڵێن یەکچوونێک لەگەڵ ئەو مێژوایە هەیە، چکو زانکان ئەڵێن التاريخ يعود نفسه في نقطة أعلى، على التاريخ دوباره الآن نقطة برستر. جیوپۆلیتیک ڕۆژهەڵاتی کوردستان لەگەڵ ڕۆژئاوای کوردستان جیاوازە. ڕۆژئاوای کوردستان خۆتان ئەزانن کەمترە لە ڕووی ڕووبەر و ئەوانەوە، بەڵام ڕۆژهەڵاتی کوردستان زۆرترە لە ڕووی ژمارەی خەڵک و ئەوانە. ئەگەر بە مێژوو سێریکەی ئەو کاتە مێساژ بوو کاتەش کەمتر بوو لە ڕووی ژمارەی دانیشتوان. و جیاوازی ئەوەی ئەم سەردەمە خۆتانزان سەردەمی ینی پەیوەندیەکان پێشکەوتوترن. ئێستا باشتر دەنگی کوردە بیسرێت لە دنیای دەرەوەیە، بەڵام وەکو باسم کرد پشتبەستن بە زلێزەکانە وەکو تاکتیک بێ نابێت استراتیژ بێ. وای بە پێمان وا بێ ئەمریکا و بەریتانیا و رووسیا ئەوانە ئیش بۆ ئێماکەن و ئەوان خواستی ئێمە هێنە دی شتێکی هەڵەیە. یەکتر لە حتا لە وەسەتەکەی قازی محەممەد شاڵی خۆتان پشت بە دژمن مەبەستن، پشت بە خۆتان بەستن یەکگرتوو بن، حتا ئەوە ڕجاکە لە بۆ خاتری خوا پشت لە یەکتر مەکەن. چکو بڕوای وا بوو لەوە تێگەیشت بوو و ئەزمموی کردبوو کە پشتبەستن بە هێزی دەرەچی بە هێزی بێگانە کە دوجار مەسەلەن کارەساتە. یەکشت هەیە ئەوزانام کتێبی لەگەڵ خۆی هێناوە بۆ کەسێک گەر حەزەکە دەربارەی مێژوو بزانێ حەزەکەم هەر ئاماژەیەکی پێ بکەم کەمتر لە 30 سانی هیچ کاتمان نەما. طبعا ئەمە کتێبە 4 بەرگە هەر لە ساڵی 1900 تا 2007 باسەکە باسێکی کورت و پوختی مێژووی ڕۆژهەڵاتی کوردستانە. بەرگی دووەمی باسی ئەزمموی شۆشتی کوردستان بەناوی حدەکە ئەتوانم بڵێم ئەم بەرگەی بە کورتی و بە پوختی وەگەڵێ باسی ئەو بارودۆخاکە کە کۆماری مەهابەدی تا دروست بوو و باسی دروستکردنی حیزبی دیموکرات و ئەو ئاڵنگارانەی کە ڕوبەڕووی کۆمار بووە زۆر بەورتر هەتاکو 2007 تقریبا باسی کردووە. تۆ ژیلوان هەڵەتنی پسپۆڕی مێژووی چەڵ سوپاس بۆی لەم کۆماری مابەت زیاتر یەخواست، بەڵام 20-22 دقیقە هەرەوە کاتمانە و دەست خۆش بێ. دەستی خۆش بێ. سپاس.